یەکێک لە کەسە ڕۆشنبیرەکان لە ڕاگەاندکارە بە توانایەکان لە شاعیر و لە نووسەری ئەم شارە هاتوونە سەر مەزارەکەی کە لە کاتی بارودۆخی تەندروستی بارودۆخی کۆڕۆنادا کارمانتوان یادێکی شایستەی بۆ بکەینەوە لە چلەکەیدا ئەمڕۆ هاتوین بۆ ئەوەی کە وەکو پەیامێک هەم بۆ کە سوکاری هەم بۆ ڕێزلێنانێک بۆ هەواڵەکانی هاوڕێیەکانی دوای ئەوەی کە قادت بەشدار کۆچی دوایی کرد ئێمە تەکلیفمان لە ڕێز کاقوبا تاڵبانی کرد بۆ ئەوەی بتوانین مەزاری شایستەی بۆ دروستکەین بە سپاسەوە داواکەی قبول کردین و مەزارەکە ئیمڕۆ تەواو بوو کرایەوە ئەو هەوڵە دەدرێت کە بتوانین سنتەرێک شوێنێک دانین بە ناوی سنتەرێکی ڕۆشنبیری قادر بەشدار بۆی ئەو ئەرشیفە دەوڵەمەندەی نەفەوتێ بمێنێتەوە. ئەکید ڕۆژێکی ناخۆشە یعنی ببیر هاتنەوەی هەموو یادگاریەکانی بابم لە بۆمان دەگەڕێتەوە ئەوڕۆ بەس تەکید دڵخۆشین بۆەوەی کە خەرک بۆنەوە ئای پێشوازی لێ کردیا سپاسی زۆر بەڕێز کاقوبا تاڵبانی دەکەین کە هەستا بە پاڵپشتیکردنمان لە بۆ دروستکردنی ئەو مەزارە بەڕاستی بابم شایانی بوو لەبەر ئەوەی خزمەتەکی زۆری لە بۆ شاری کۆیە و لە بۆ کوردستان کردیا